للريال حتما عزمنا دو بيك ما برشلونة مقدور دەست خۆش سپاس سەبارەت بە یاری کلاسیکۆ ئەم شەو یاری بەرشلۆنە و ریال مەدرید یاری هەیە یاری کۆتایی پشتیوان بەخوا پێشبینی چییە؟ وەڵاهی پێما بە یارێکی مادەم کلاسیکۆ یارێکی چێژ بەخش دەبێ بەس پێما ڕیال مەدرید ئامادە نییە بۆیە ئەگەر بە ئەگەر و بە پێشبینی دانێم بەرشەلۆنە لەوانەیە بتوانێت ئەگەر ئەنجامەکەی پارێژ دووبارە نەکاتەوە لەوانەیە بتوانێت 4-1 بیباتەوە. پێ دوایە بەرشلۆنە دەیباتەوە کە لەم حالەتەدا هێلی بەرگری تۆزێک زەعیفە. لەو چەند یاری کۆتاییدا هێڵی بەرگریشی باشتر بووە بە بەراورد ڕابردوو. پێم وایە کێشەکان تا ڕابردەیەک چارەسەر کراون. دەست خۆش بیتنە زۆر سپاس. مامۆستا حوسێنی خۆشەویست خۆشەویست زۆر سپاس. پێشبینیت بۆ یاری کلاسیکۆی ئەم شەو؟ وڵای پێشبینی من پێم وایە بەخۆم جمهوری بەرشەم 3-1 دەیباتەوە. دەستەکانت خۆشی زۆر سپاس زۆر سپاس. مامۆستا هەژیری بەڕێز پێشبینیت بۆ یارەکەی ئەم شەو؟ وڵی هەرچەنە بۆ من هیچ هاوزێکی نییە زۆر متابعی یاری ناکەم بەڵام هەر لە خۆوە هەرچەنە حەزەکەم ڕگال بیباتەوە بەس خۆ هەزەکەم بەشە 3-1 دەیباتەوە. دەست خۆشی زۆر سپاس زۆر سپاس. پێشبینیت بۆ یاری کلاسیکۆ شەو مامۆستا بەڕێز؟ ئینشاءالله یاریەکی خۆش دەبیتن مادەم بەرشلۆنە و ریال مەدرید گەمەیانەیە خۆش دەبیت یاریەکە پێشبینیەکەم لە بۆ ریال مەدرید 2-1 ئینشاءالله بۆ ریال مەدرید. بەڵێ دەست خۆشی مامۆستای بەڕێز سپاس. پێشبینیت بۆ یارەکەی ئەم شەو؟ 8 بۆ ریال 2 بۆ بەشە. دەست خۆش. دەچینە لای مامۆستای بەڕێز مامۆستای بەتوانە مامۆستا جەیران مامۆستای وەرزش پێشبینی بۆ یارەکەی ئەم شەو؟ هەست دەکەم یاریەکە دەستە لێدانی یەکلای کەرەوە واتە پەناڵتی ریال دەیباتەوە ئینشاءالله. دەست خۆش. بەڕای من ریال مەدرید دەباتەوە 3-2 دەباتەوە. دەست خۆش. ریال 2-1. دەست خۆش. دەچین لای مامۆستا ئاسۆ بزانین پێشبینی بۆ یارەکەی ئەم شەو چییە؟ مامۆستا ئاسۆی بەڕێز پێشبینیت بۆ یارەکەی ئەم شەو یاری بەڕێی من 1-2 بۆ ڤالانتایب کەی بێم بە خەڵاتەکە زۆر سەرونم. وڵای بخۆم هەنەری ریال مەدریدم ئینشاڵڵا 3-2 دەباتەوە. بۆچێ؟ لەبۆ ریال مەدرید. دەست خۆش. 4-0 لە بۆ بەرشەی. 3-2 لۆ ریالی. دۆچێ؟ لۆ بەرشلۆنەی. دەست خۆش. 5-2. لۆ بەرشلۆنەیان لۆ ریال. 5-2. دەست خۆش. پێشبینی مامۆستا ئەحمەدی جۆر دەگرین بزانین مامۆستا ئەحمەد یارەکەی ئەم شەو 2-3 لۆ ریال. دەست خۆش سپاس. پێشبینیت بۆ یارەکەی ئەم شەو؟ 2-2 2-2 تعادل دەبێ. دوایی چێ دەیباتەوە؟ ریال مەدرید ئەکید. بەرشلۆنە و ریال مەدرید بەرشە چەند بە چەند؟ 3-2. 3-2 جوانە. ریال مەدرید دەیباتەوە. چەند بە چەند؟ 2-1 یان 3-2. ریال مەدرید دەیباتەوە. چەند بە چەند؟ 2-1. 2-1 2-1 چێ دەیباتەوە؟ ریال. چێ دەیبات؟ 3-2 بەرشلۆنە. بژیت. ریال 2 بەرشلۆنە 0. دەست خۆش. 2-1 بەرشە دەیباتەوە. بژیت. وڵا 1-1 دوای چی لێ دێتەوە یارەکە؟ وڵا تعادل دەبیتن. تعادل نابیتن دەبی یەک بیباتەوە. قەینا دە 3-1. 3-1 بۆچێ؟ ها؟ دۆچێ؟ لۆ ریال. لۆ ریال. 2-1 2-1 بۆچێ؟ ریال 2 ئەویژ 1. بەرشلۆنە. 3-2 3-2 دۆچێ؟ ریال. ریال. 3-1 ریال دەیباتەوە. چێ دەیباتەوە شەو؟ بەرشە. چەند بە چەند؟ 3-4. چێ دەیباتەوە؟ چەند بە چەند؟ دەست چەند دەرەجێ دەرێ؟ چەند بە چەند؟ دۆچێ؟ بەرشە 3. پێشبینی چێ بۆ یارەکە؟ ئەو شکری بەڵێ وڵاهی پێشبینی نازانم گەمەیە ئیدی حاڵەتی نەخوازراوی زۆر تێدایە بەڵام وەکووە هەستەکەم تعادل دەبێت لە کۆتاییەکەیدا ئەتە پەنارتیانێ ڕیال باتەوە. ئەفەر براکەم. بەڕاستی یاریەشی سێژ و بەتوانە دەبێت وەڵام وایە تایمی یەکەم ڕیال بە ئەنجامی گۆڵێک یان 2 گۆڵ پێش دەکەی بەڵام لە تایمی دوم بەشۆنە 4 گۆڵ یان 5 گۆڵی تێدەکاتەوە یعنی 4-2 5-2 6 خەوی عسران. یاڵا. ئەمستە تعادلە دوای ریال مەدرید دەباتەوە بە پێس پەنارتی. بۆچێ؟ لۆ بەرشلۆنە 3-1 لۆ بەرشلۆنە 2-1 لۆ ریال 2-1 لۆ بەرشەی. 3-1 لۆ بەرشلۆنە 2-1 لۆ ریال. مامۆستا 2-4 لۆ ریال. 3-2 لۆ ریال. 3-2 بەرشە 3-2 بەرشە براکەم. 2-3 دەباتەوە. 2-3 دۆچێ؟ بەرشەلۆنە. 2-1 لە بۆ ریال. 3-1 لۆ بەرشلۆنە 2-1 لۆ ریال. بەس تعادل دەبێت لە بەرشلۆنە 4-3 کاگەمین 2-1 لۆ ریال. 2-1 لۆ ریال.
ریال سێ بێک لۆ ریال مەدرید ئێمباپێ هاتریشی دەکات مبابي كميناكا سێ بەیەک بەرشلۆنە دوێژ لۆ ریالی تا غارياس دووبەیەک لە بۆ ریال مەدرید هاوكر لو چه بەرشلۆنە چار پیش بین دوارەکەی ئەم شەو دوو بەیەک لو چه دوو بە وەرسلۆنە یەک بۆ ریال دەست خۆش مامۆستای بەڕێز سێ بێک لۆ ڕیال سێ بە دوو بۆ بۆرشە سێ بێک لۆ ڕیال یەک بە دوو بۆ ریال سێ بە سفر بۆ ریال چار بە دوو بەرشلۆنە دوو بۆ یەک بۆ ریال ها سێ بە دوو لۆ بەرشلۆنە دوو بێک لۆ بەرشلۆنە چار بێک لۆ بەرشلۆنە پێنج بە دوو چه خە پێنج بە دوو باش سێ بەیەک بەرشە باش سێ بەیەک بەرشە سێ بەیەک سێویست ریال سێویست ریال سێ بە دوو لۆ بەرشە سێ بە دوو باش یەک بێ یەک بێک دواتر چی لێ تعادل دەبی یەک بێک دوو بێ دوو بێک بۆ چێ بەرشلۆنە باش یەک بە سفر بەرشلۆنە باش سفر ریال پێنج پەنارتی لۆ ریالی ئەخە دیارەکە چەند بەچەند تاوا دەبی پێنج پەنارتی مامۆستا لۆ پێنج پەنارتی ئەخە چەند بەچەند ناو یاریگەکە تاوا دەبی سفر بە سفر یەک بێک دوو بێک سفر بە سفر گۆڵ ناکەی مامۆستا دوو بە دوو تەواو دەبی دەسە دەقی ئیزافی ریال گۆل دەکات لە دەقی ئیزافی دوو بێک لۆ بەرشە چەند بەچەند دەیباتەوە سێ بێک لە بۆ ریالی سێ بێک لە بۆ ریالی مامۆستای بەڕێز چێ دەیباتەوە شەو یاری کلاسیکۆ بەرشلۆنە و ریال مەدرید ناوەکان دەبن وەڵی نازانمەگە ریال دەباتەوە ئینشاڵڵا چەند بەچەند ئەم وەختی خۆی ئەوەی ریالی بووم سێ بەیەک دەباتەوە وڵا بە پێشبینی بەرشلۆنە دەباتەوە ئینشاڵڵا چەند بەچەند سێ بە دوو بەدڵنیا ریال مەدرید دیباتەوە چەند بەچەند چونکە ئازمونێکی چاکی هەیە چەند بەچەند دەیباتەوە بەقەنەعەتی من سێ بە یەک دەست خۆش بەرشلۆنە و ریال مەدرید ئینشاڵڵا لە بۆ ریال مەدرید سەرکەوتنا دوو بەیەک لە بۆ ریال مەدرید ئەم لە خۆم هاندەری بەرشلۆنێمە پێشبینی کلاسیکۆی زۆربەی جارن ئەو فەریقەی کە پێشبینی ئەو یەکێ بباتەوە ئەو دەدۆڕێتن زۆربەی جار کلاسیکەکان کاوا بووە ئێستا زۆربەی خەڵک پێشبینی کە بەرشلۆنە باتەوە ئەم دێم ریال دوو بەیەک دەباتەوە چەند بەچەند دانیا چار بە سێ بۆچێ ریال مەدرید ریال مەدرید ریال مەدرید دوو بەیەک دوو بەیەک ریال دەباتەوە دوو بەستە دوو بەسێ پێشبینی دوایارەکەی ئەم شەو مامۆستا فەیسەڵ دوو بەیەک بەرشلۆنە دوو بەیەک بەرشلۆنە سپاسی مامۆستایان و قوتابیانی ئامادەی کلێڤەر دەکەم بۆ پێشبینیەکانیان سەبارەت بە یاری کلاسیکۆ پێشبینی منیش پێم وایە بەرشلۆنە دەیباتەوە بە ئەنجامی سێ بەیەک